بە گوڵ و نوقڵ و چاوی پڕ لە فرمێسک پێشوازی لە یەکەم کاروانی حاجیانی هەولێر کرا کە لە ڕێگای وشکانیەوە چوونە سعودیا. دوای بەجێگەیاندنی فەریزەی حەج بەرەبەیانی 24 شەش یەکەم کاروانی حاجیان لە ڕێگای وشکانی گەڕانەوە هەولێری پایتەخت. چەند دڵخۆشن؟ الحەمدولله سەفەرێکی خۆشمان کرد لە خوای بەزیاد بی خوای گەورە بە قسمەتەوە موسڵمانە بکە یا ڕەبی. الحەمدولله رێ والله. چەند ساڵە ناوتان نووسیوە؟ والله هەر ئەو سانووسیم و گەڕاوە چووم. دەردوعات بۆ موسڵمانان کرد؟ لە بە هەموو موسڵمانانم کردێ ئینشاڵڵا بۆ کوردستان بەعام لە بۆ موسڵمانانی زیاری لە بۆ عامم کردیان. پارەتە بێ بچیت لەو جێ خۆشەی سەرفیکەی ئەو جێیە خۆشە ئەو جێ نازدارە یعنی سەفەرێکی ڕۆحانیە بەهەشتێ ئەوی بەخوای نال ئێستا لە بەرەوانە نارم قسە بکەم ئەگەر دەڵێم نەیەمەوە بەس لەوێ بم ئەمە نەخۆشە. دەکەتان قبول بێ؟ خۆش بێ خوا سەلامەت هەست دەکەم فرمێسکی خۆشی لە چاوتان دێت. فرمێسکی خۆشیە بە مارم دارمان گەیشتنەوە بەسەرەکی زۆر ناخۆش بووێن دەرمان بەجێشت سەفەرەکی زۆر خۆش بوو ڕۆحانە بوو. غەریبی چێتان دەکرد؟ بەخوای ماشەڵڵا هەتا لەوێن دەری هەز بە کەس ناکەی ئەوەندەیە لە ڕێوە چی دێوە هەز بە خزم کەس و مارم دایر خۆت دەکەی. زیارەتکارانی ماڵی خوا دڵخۆشن بە بەجێگەیاندنی یەکێ لە ڕوکنەکانی ئیسلام و ناشی شاردنەوە دوعای ئارامیان بۆ هەرێمی کوردستان کردووە و داوایان لە خوای گەورە کردووە موسڵمانانی غەزە سەر بخات. سوبحانەڵڵا لە جەوەکی ئیمانیە یعنی هەز بە ماڵ و منداڵیشت ناکەی هەز بە داک و بابیشت ناکەی تەنها عیبادەتی خوای گەورە دەکەی بەس خوای گەورەت لەبیرە فەقەت ئەوەندە ماشەڵڵای لێبی بەس خوددا دەزانی تام و لەزەتی چەندە. لەزەت بێبەش کردووە؟ الحەمدولله دوعام کردیە لێیان ئەرێ والله الحەمدولله ئێستاش دەڵێم خوای گەورە فەرەجیان بدە ڕزگاریان بکە. لەوێ دوعات بۆ موسڵمانان کرد بەگشت؟ دوعام بۆ هەموو موسڵمانان کردەوە بۆ کوردستانی خۆشەویست کردی ئینشاڵڵا خوای گەورە بمان پارێزی کوردستانی خۆشەویست پارێزی لە هەموو بەرامبەر نسبەتی ئینشاڵڵا. زۆر دوعاکت دەکرد؟ هەموو جۆرە دوعاکم دەکرد لۆ هەموو مسلمانان لۆ غەزەش لۆ هەمووی لۆ غەزەش؟ ئەرێ بەخوای لۆ هەموویم کردیە. یعنی لەبیر نەکرد؟ نا لەبیرم نەکردێ بەخوای. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێم ئەمساڵ 4685 کەس بە شێوەی فەرمی فەریزەی حەجیان ئەنجامدا. کۆی ژمارەی حاجیانی عێراق بە هەرێمی کوردستانەوە دەگاتە 33609 حاجی کە لە ڕێگەی ئاسمانی و وشکانیەوە چوونەتە سعودیا. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.